ئێرە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە دیمەنی گەڕانەوەی تەرمی 5 کۆچبەری کووردە کە لە دەریای ئیجا خنکابوون. ئەمە دیمەنی دایکێکی جەرگسووتاوە کە لە چاوەڕوانی تەرمی ڕۆڵەکەیدا فرمێسک لە چاوەکانی قەتیس بوون. دەیەوێت بۆ دوجار تەرمی ساردی ڕۆڵەکەی لە باوەش بگرێت و ماڵ ئاوایی کۆتایی لێ بکات. بەشێک لە خانەوەدەکانیشیان خنکان و کۆچکردنی ڕۆڵەکانیان بۆ نەبوونی هەلی کار و نەبوونی ژیانێکی شایستە پێیان دەگەڕنەوە. باوکێکیش دەڵێت ڕۆڵەکەی ماوەیەکی کەمە هاوسەرگیری کردووە. زۆرێک لە گەنجانی ئەم وڵاتەش بەهۆی نەبوونی کار و کەسابەتەوە سەری خۆیان هەڵدەگرن و دوجاریش ژیانیان بە چیرۆکێکی تراژیدیای لەم شێوەیە با کۆتا دێت. هەمووی دەگەڕێتەوە بۆ ناوەسی ئەو کوردستانە کە هیچ وازێگە نییە و خەڵکە بژێوی ژیانی خراوە و ئەو کڕە تازە هاوسەری ژیری پێکەی نابوو. لاسە هاوسەرگیریەکەشدا خەڵکە بێئامەلە لە ڕووی تاهین و کەسابەت و ئەوشتانە خەڵکە بەهۆی ئەوەی سەری خۆی هەڵدەگری و هەرێکەی بەناوکی بەهێلاک دەچی کسەیەکی وان ناکە بڵێت دەڕۆمیان وەسم خراپە کسێکی ئەوانە بەڵام دیارە وەسحەکە وا بوو کە بڕوات ژیان زەحمەتە لە کوردستان کەسێکم هاشخۆر نەبێ ژیان زەحمەتە. وەڵڵاهی ئێمە داواکاریمان لە گەنجان هەیە کەوا هەر چۆنێکی هەیە بێ بتوانن لە خاک و نیشتیمانی خۆیاندا خزمەت بکەن هەوڵدەن ژیانێکی خۆیان لەو خاکەی نیشتیمانە دابین بکەن سەری خۆیان هەڵنەگرن چونکە بەڕاستی کۆچێکی بێ سەر و شوێنە نازانین چ بەسەر دێ بتوانن هەوڵدەن گۆڕانکاری بکەن نەخوان نەخواستە هەڵبێن لەبەر زوڵم و ستەم هەوڵدەن لە جاتی ئەوەی خۆیان لەو بەحرانەدا تووشی کارەسات هەوڵدەن ئەم دەسەڵاتە زاڵمەی لە ناوبەرن دەسەڵاتەکەی نەهێڵن ئەمەش هەر زەمان گەنج دەبێ پێشەنگ بێ. وەڵڵا کاکە شتێکی ئاشکرا ڕوونە وڵاتی ئێمە بەڕاستی یعنی بۆ هەموو دنیا ناز و نیعمەتە بەڵام بۆ ڕۆڵەکانی خۆی ئەوە دەبینی بۆ شێوەی یعنی وڵاتیان جێهێشتووە وڵاتێک کە هەموو دنیا پێخەنی بووە بەڵام ڕۆڵەکانی خۆی بۆ شێوەی سەری خۆیان هەڵدەگرن دەڕۆن بەرە ئەوروپا بەرە هەندەران یعنی بەڕاستی نیشتیمانێک نازی بۆ ڕۆڵەکانی خۆی بەڵام بۆ خەڵکیەیە بەڕاستی ئینسان ینی ڕادەسڵەکێ کاتێکە گەنجێکی ئاوا منداڵێکی ئاوا هەموو کە سوکاری ئێمە بەڕاستی ڕۆژانە دێنەوە ینی شتێک بکەن بۆ ئەوەی ئەوانە هیچ نەبێ ینی بەڕاستی لایەک لە ژیانیان بکەنەوە بۆ ئەو هیچی دیکانە سەرگەردان نەبن ئەو خەڵکە نەچێت لە دەریای زێدا نەبێ بە خۆراکی ماست لە ڕێگاوبانەکان ڕق نەبێتەوە بەڕاستی پێت بڵم هاچی سوکایەتی بۆ خەڵکی ئێمە دەکرێت لە دەرەوە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش کە لە پێشوازی تەرمی کۆچبەراندا بوون هۆکاری کۆچی ئەو گەنجانە و سەرجەم هاوڵاتیان بۆ سەقەت ئیدارەدانی ئەم وڵاتە دەگێڕنەوە داواش دەکەن تاکو و ئاگری تووڕەیی هاوڵاتیان نەی سووتاندون بار و گوزەرانی هاوڵاتیان چاک بکەن. پرسە و سەر خۆش خۆمان ئاراستەی بنەماڵەی کۆچ کوردوان دەکەین ئومێدەوانی خی گەورە بە پلەی شەهید وەریانگرێ بەر ئەوەی دەرەجیان گەورەی و غەریقن و ئێمە لە پەرلەمانی کوردستان وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئەو ڕۆکە ئامادەی پێشوازی تەرمی ئەو بەڕێزانە بووین و ئومێد دەکەم خی گەورە سەبری کە سوکاریان بدا. ئێمە بەڕاستی ئەو هۆکارە بۆ ئیدارەی سەقەت و بۆ حکومڕانی سەقەت دەجێڕینەوە و ئێمە داواکارین کە حکوومەتی هەرم بەدەنگ داواکاری ئەو خەڵکەوە بێ و هەموو ڕۆژە گەنجەکانمان نەبنە قوربانی و نەبنە خواردنی حوت و ماسیەکانی ئەو دەریانە بەداخەوە لەبەر ئەوەی کە حکومڕانیەکە نادادگەریە حکومڕانێکی ناعەدالەتە بۆ ئێوای لە هاتووە گەنجەکانمان سەر هەڵدەگرن و ئێمەش ئەوەی بۆ مامکرێت لە ڕێگاری یاسایی هەوڵ دەدەین لە پەرلەمانی کوردستان و بەرزەکەین و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. سەر لە ئێوارەی ڕۆژی سێشەممە تەرمی 5 کۆچبەری تر کە لە دەریای ئیجە خنکابوون گەڕێنرانەوە هەرێمی کوردستان و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تەسلیم با خانەوادەکانیان کرانەوە کە لە کانونی یەکەمی ساڵی ڕابردوو یەختێکی 7 کەسی لەوێنان ژێر ئاو کەوت بە هۆیەوە ڕێژەیەکی زۆریان خنکان و بەشێکیان تا ئێستاش بێسەر و شوێنن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.